سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن باشن؟ هیوادارم هەمووتان باش بن. ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی ئەمانەوێ هەنێک گفتوگۆ لەگەڵ مناڵەکان بکەین بزانین تا چەنێ پابەندی یاساکانی هاتوچۆن، چەنێ ڕێز لە بڕیارەکانی هاتوچۆگرن و چەندێک هاوکاری پۆلیسی هاتوچۆکەن. لەگەڵمانە بن با بچین گفتوگۆیان لەگەڵا بکەین. فەرموون چۆنی؟ ئەی تۆ چۆنی؟ هەڵا باش باشی؟ بەڵێ. ناوت چییە؟ لاوی. لاوی چۆنی؟ هەڵا باش باشی؟ بەڵێ. ئافەرین لاویکان لە پۆلی چەندی؟ 4. لە پۆلی 4. ئافەرین لاوی ئادی پێم بڵێ تۆ تا چەندێک پابەندی ڕێساکانی هاتوچۆ یاساکانی هاتوچۆ بۆ نمونە ئەگەر لە شەقامێکە شوێنی پەڕینەوە دروست نەکرابوو خەتی پەڕینەوەکە ئۆتۆمبیلی شەر هاو تۆ چ کاتێکە پەڕیتەوە؟ کاتێ ئۆتۆمبیلەکە وەستا. ئافەرین کاتێک ئۆتۆمبیلەکان وەسان ئەنجا بێمە بپەڕینەوە وایە؟ ئەگەر بێت و ئۆتۆمبیل هەر بڕواایە بەش بپەڕینەوە ئەوە لێمانەیە و تووشی ڕووداوی هاتوچۆ بین وایە؟ ئافەرین لاوی ئەدی چیمان پێشخەشەکەی؟ نوکتە. نوکتە دەی جارێکە ڕۆشتم بۆ لە قاچم نان بەدوتی پشیلەکە وتی میاو. وەی وتی میاو؟ بەڵێ. ئەی باشە کەڵەشێر ئەڵێ چی؟ وای ماوەستم. کەڵەشێر نازانی؟ وایە؟ بەڵێ. ئافەرین یەک چەمڕێک قایم بۆ لاوی. هەرکشی چۆنی؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ لیا. لیا لە پۆلی چەندی؟ 4. لە پۆلی 4. ئافەرین لیاجان. لیا بەڵ. باشە ئەگەر ئێمە لە شەقامێکا بین پۆلیسیات و چۆی لێبێ بەڵ. ئەبێ ئێمە لە خۆمانەوە بپەڕینەوە یان چی بکەین؟ نانا ئەبێ چاوەڕێ بین؟ ئاروەڵا ئەبێ تا پۆلیسەکە تا ئەڵێ بەسارەکان ئەڵێ بۆستا اینجا بێ ئێمە بپەڕینەوە بێ بە قسەی پۆلیسی هاتوچۆ بکەین. ئافەرین کەواتە بێ ئێمە بۆسین هەتا پۆلیسی هاتوچۆ ڕێگەمان پێیە ئەڵێ فەرمون بپەڕنەوە ئەنجا بپەڕینەوە. باشەگە لە خۆمانەوە بپەڕینەوە چی دروسە بێ؟ دوایی ڕووداوی هاتوچۆ وایە؟ ئافەرین ئەی ناوچی بوو؟ لیا. لیا باشە پێم بڵێ تۆ بەچی هاتوچۆکی بۆ قوتابخانە؟ بەپێ. بەپێ ئافەرین. ئەی بەسەر شۆستەکەی ڕویان بەسەر شەقامەکەی؟ بەسەر شۆستە. ئافەرین ئەبێ پیادە بەسەر شۆستەکەی بڕوا ئۆتۆمبیلیش بکوێ بڕوا؟ سەر شەقامەکان وایە؟ ئافەرین یەکچە بڵێ قایم بۆ لیایکە. هەرکشی چۆنی؟ باشم. باشی؟ بەڵ. ناوت چییە؟ ئەحمەد. ئەحمەد لە پۆلی چەندی؟ 4. لە پۆلی 4. ئافەرین ئەحمەد بەڵ. باشە ترافیک لایت چەند ڕەنگە؟
سي ئافرین ئەدی بۆ ببژێرە یەک دووس نا ڕەنگەکانی سوور سوور زرد زەرد یان پرتەقاڵی ئافرین سەوز هەر بشی باشە سوور یعنی بڕۆ وایە وایە ئافرین بنویسم لێو تێک بە بەڵام تۆ زۆر زیرەکی وایە ئافرین ئەدی سوور یعنی چی سوور یعنی مەڕۆ سوور یعنی مەڕۆ باشە ئێمە ئەگەر لە ترافلایتا وەسا بووین ترافلایتی پیادەکە سوور بوو ئەبێ بپەڕینەوە یان نا ئەبێ بۆستی هەتا وەکو ئەبێ بە سەوز ئەو کاتە مافی ئێمە بپەڕینەوە وایە ئافرین هێشتا ڕێکای بۆ ماوڕێمان هاتیشی چۆنی باشی ناوت چییە محەممەد یا تۆ لە پۆلی چەنی لە پۆلی چوار ئافرین هەر بشی محەممەد تۆ بەچیات چۆکی بۆ قوتابخانە بەبێ یعنی ماڵتان نزیکە لە قوتابخانەوە زۆر باشە محەممەد ئێمە ئەگەر لەگەڵ خێزانەکانمانە بە ئۆتۆمبیل بڕۆینە دەرەوە ئەکرێ لە جامی ئۆتۆمبیلەکەەوە ئاوا خۆمان بەرینە دەرەوە بۆ لەبەرەوەی کارێکی هەڵێ وایە ڕەنگێ بە بەهۆیەوە تووشی ڕووداوی هاتوو چۆ بین ڕەنگە بکەوی نەخوار و زیانمان پێ بگا وایە باشە تۆ لە ئۆتۆمبیلا چۆن دانیشی ئەبێ ڕێک دانیشی تو ئەوە پاڵ بیتەوە وایە ئافرین یەکچەم ڕێکای بۆ کەی محەممەد هاتیشی چۆنی باشی ناو چییە درێ ڕەشیان زەر تریسپی حەزت لە درێە ئەی خۆی زۆر ئافرین درێ ئەدی بزانم زیرەکی چی و چی دروستەکرێت لە درێ شەربەتی مێوش کشمیش ترشیان لەگەڵ کشمیش مێوش ئافرین درێ سیرکە ها ڕسمی ترێشیان لە ژوورەکەتان ئاڵواسی و سێری دیوارەکەکە وایە ئەوە ترێ چی و چییە ترێ سپی و ترێ ڕاش ئافرین هەر بشی ترێ ئەدی چیمان پێشکەشەکەی ئەدی گۆرانێکی خۆش بۆڵێ ئێمە قوتابیژی نخاوەنی هۆش و بیری شاگردی ڕێ و ڕووناکی وێنەی بەرزی دڵپاکەی خامە کتێب و دەفتەر هەر سێ دەخەینە سەر سەرپەی فێر دەبین زانستی ڕەوشتی جوان ڕاستی مامۆسا ڕابەرمانە فەرمانی لەسەر سەرمانە ئیتر دەبێ بخوێن نەزانین دەبن بێ ئەی ئافرین هەر بشین ئەو چۆن فێربووی هەڵا مامۆسافێری مامۆسا فێریکردن کەواتە دوو جۆڕایی مامۆسای وایە ئافرین یەکچەم ڕێکخانی بۆ لێبەر هەر بشین چۆنی باشی ناو چییە ئەحمەد جان لە پۆلی چەندی لە پۆلی چوار ئافرین ئەحمەد باشە ئەگەر لە ڕێگەی قوتابخانە مناڵێکی بینی لە خۆ مناڵتر بێ نەی ئەتوانی بە شەقامەکەیان بەڕێتەوە تۆ چۆن ناوکاریەکەی دەستێگریت و بیپەڕێنیتەوە یان واسی لێنی دەستێگری ئەیپەڕینەوە بۆچی لەبەرەوەی ناتوانێت بەڕێگا ئافرین ناتوانێت بەڕێگا بڕوا بۆی تووشی ڕووداوی هاتوو چۆن نەبێ ئێمە پێویستە ڕێنوێنیکەین و لەگەڵ خۆمانە بیپەڕێنینەوە وایە ئافرین یەکچەم ڕێکخای بۆ ئەحمەد هەر بشی چۆنی باشی ناو چییە تینە ئەی لەو ناوە خۆشە تینە لە پۆلی چەندی لە پۆلی چوار ئافرین تینە باشە من پرسیارێکە لێکەم شۆسە شوێنی ڕۆیشتنی پیادەیە یان ئۆتۆمبیل ئەی شەقام ئۆتۆمبیل ئافرین شوێنی ئۆتۆمبیلە شوێنی ماتۆڕە شوێنی ئەو شتانێ وایە باشە تۆ کەی بۆ قوتابخانە کێ لەگەڵ خۆتە یە بۆ قوتابخانەکەەوە هەر خۆ بەتەنیا باشە ئەی ئەبێ ئێمە لەسەر شۆسەکە بەڕاکردن بڕۆین یان ئەبێ چۆن بڕۆین ئەبێ بە هێواشی بڕۆین بۆ ئەوی نەکەوین و تووشی پێکان نەبین وایە ئافرین باشە پێ بڵێ توی چ لەبەرە پێشکەشماکەی ئەدی چی پێشکەشەکەی دەی پیرەمەرێک قوتابخانەی و دەرحەوشەکەدا ڕاوەستا دەورانێدا مامۆساها خاڵی گانچتگەڕەکە خاڵە پیرەمەردی بەسەسمان کە لاوازی وە گۆچاوتی وتی توخوا مامۆساگیان فێرم ناکەن چۆن بنووسم کوردستان ئافرین تو کوردستانە خۆشەوێ ئێمە ئەبێ نیشتیمانی خۆمان خۆش بوێ بێ پارێزگاری لێ بکەین ئەبێ ژینگەکەمان سەوزکەین ئەبێ هەموو سرودێکمان لەبەر بێ کە تایبەتە بە نیشتیمان وایە ئافرین یەکچەم ڕێکخای بۆ ماوڕێمان
دەستخۆش چۆنی باش باشی باش. ناوچیە ڕاها ڕەها بەڵێ ئەی لەو نەوە خۆشە ڕاگیان لە پۆلی چەندی چوار لە پۆلی چوار ئافرین ڕەها باشە ئەگەر لە شەقامێکە پۆلیسیات و چۆی لێ نەبێ ئێمە پێویستە پێشەوەی بپەڕینەوە چی بکەین ئەبێ سێری ئەم لاوەلاکەیت ئەبێ سەیری ئەم لەولاکەین واتە ئەگەر ئۆتۆمبیلێک لەو لاوە هاو ئێمە سەیری ئەوەکەین ئەگەر لەو لاشەواو ئێمە سەیری ئەوەکەین وایە ئەنجا ئەگەر ئۆتۆمبیلی لێ نەبوو ئەبێ چی بکەین ئەبێ بپەڕینەوە ئەی باش ئەگەر قرەباڵق بوو ئۆتۆمبیلی زۆر لێ بوو بپەڕینەوە چیە بێ تووشی ڕوودای هاتو چۆبی ئەفەرین تووشی ڕووداوی هاتوو چۆ بین یاخوا کەسمان تووشی ڕووداوی هاتوو چۆ نەبین بۆەوەی کە بە سەلامەتی بین بۆ قوتابخانەکەمان باشە ئافرین ڕاها چیمان پێشکەشەکەی شەعرە لەبەرەی قوتابخانە ئەدی شارێکم بۆ بڵێ قوتابیژی ئێمە قوتابیژی خاوەنی وشبی شاگردی ڕۆناکەین وێنەی بەرزی توپاکەین خامە کتێب و دەفتەرە سێ دەخەوێ سەسێ پێفێردی بین زانستی ڕۆشتی جوان و ڕاستی مامۆستای ڕەبەرمان فەرمان لێسەر سەماییتر دەبێ بخوێنین نەزانی لە من بێنین ئافرین یەکچە بڵێکاین بۆ ڕا لێ بەر ئەی بشی چۆنی باش باشی ناو چییە ڕەوەت ڕەوان ڕەوە لە پۆلی چەندی چوار لە پۆلی چوار ئافرین ڕەوان باشە تۆ لەگەڵ کیات و چۆکێکی بۆ قوتابخانە هەرخۆ هەرخۆ ئەی باشە خوشک و براو هەیە لە تەمەنی خۆتا من بەڵێ چێوچەن ئەو ئەو ئەوە چۆن هەرسێکتان لێک بۆلان ئێوە سیانان سیانان ڕاها تۆ ڕەوەند و ڕەوەند ئەی براکی ترە ناوی چیە ڕەوا ڕەوا کامتان لە هەمووتان گەورەترە ڕەوا تۆ ئەی باشە تۆ ئەبێ لەگەڵ ئەوە نابی بۆ قوتابخانە وایە لە پێشەوانەوە ڕۆی ئەڵێ من لێوە گەورەترم دەستم بگرن بەیەکەوە هاتوو چۆکەین وایە ئەبێ ئێوە بەیەکەوە هاتوو چۆکە نەبێت تۆش ئاگەو لەوان بێ لەبەرەوەی تۆ لەوان گەورەتری چەند دەقە لەوان گەورەتری دوو ئەی ئافرین ئەی تۆ لە ڕەوەز گەورەتری یا ڕەوەز لە تۆ گەورەترە من لەو گەوەزم بەڕاستە ئێوە یەکتریتان زۆر خۆشەوێ زۆر ئەی ئافرین تۆ حەزە لە چ خواردنێکە برنج و فاسۆڵیا برنج و فاسۆلیا ئەی تۆ فاسۆلیا و برنج وایە ئەزانم ڕەوەزیش حەزی لە چییە ڕەوەز حەزی لە هەردووکێتی وایە کە جوانن ئافرین یەکچە بڵێکامیان بۆ لێبەر چۆنی باشم باشی بەڵێ ناو چییە یارە یارە پرسیارێک لێکم خێرا وەڵام بەرەوە باشە بەڵێ ئەو تەسریحەی سەرێ چە خۆبچێک پێوەیە سێ سێ ئافرین یەکچە بڵێکامی بۆ لێبەر ئەدمشی یارە لە پۆلی چەندی چوار تەسریحەکەی سەرێ سێ خۆبچێک پێوەیە وایە ئەی چەند هاوڕێوەیە هەموو پۆلەکە هاوڕێ ئەمە پۆلێک هاوڕێتە ئەی باشە یەکتریتان خۆشەوێ بەڵێ ئەی کە ئەچن بۆ سەیران هەمووتان بێکەوە چن بۆ سەیران ئەگەر لەگەڵ مەکتەبا بڕۆین ئینجا ئافرین ئەگەر لەگەڵ قوتابخانەیە بڕۆن ئەبێ هەمووتان بێکەوە بڕۆن وایە باشە پێم بڵێ وەراوە شەعر چیمان پێشکەشەکەی قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکەین وێنەی بەرزی و دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەر سێ دەخەینە سەر سەرپەی فێر دەبین زانستی ڕۆشتی جوان و ڕاستی مامۆستا ڕابەرمانە فەرمانی لەسەر سەرمانە ئافرین یەکچە بڵێکامی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش چۆنی باش باشی ناو چییە ئەرین ئەرین کەکەرین لە پۆلی چەندی چوار لە پۆلی چوار ئافرین ئەرین بە چییە چۆکی بۆ قوتابخانە بە تەکسی بە تەکسی ئەدی پێ بڵێ لە تەکسەکەیان چۆن دانیشی ئەوە بە عەقلیە بێدانیشین ئەبێ پشتێنی دڵنیایی بەسین وایە ئەرین ئەرین باشە پێم بڵێ ئەی ئەبێ ئێمە جامی ئۆتۆمبیلەکە بکەینەوە ئاوا قۆڵمان مەرینە دەرەوە بۆ بۆ هەواکە ئەمان بە هەواکە ئەمان بات و ڕەنگە بکەوی نەخوارەوە وایە ئافرین کەواتە بناڵە بێ بە عەقلی لە ئۆتۆمبیلا دانیشێ و نابێ دەنگە دەنگا بۆ ئەوەی سەر لە شۆفێرەکە شتێک نەیە وایە ئافرین ئەرین چیمان پێشکەشەکەی نوکتە دەیەڵە کابرار ئەچی بەراماسی هەویە بیرسێ ئەوڕقەیەکە نووسێ هەویە ئەیکردنە ئەوەکە ئەیدەریەکان نووسرەوە ماسی یعنی ماسەکانیش گاڵتەی پێکەنەوە زۆر بەخۆت بوو ئافرین ئەرین گیان یەکچە بڵێکامی بۆ لێبەر
دەست خۆش چۆنی باشم باشی ناوچیە ئامیار ئامیار لە پۆلی چەندی چوار لە پۆلی چوار بەڵێ. ئافرین هەر بشی ئامیار باشە پرسیارێکت یەکەم بەڵێ. ئێمە کاتێ بە پاس هاتو چووەکەین ئەگەر یان بچین بۆ شوێنێ ئەبێ ئێمە دەنگە دەکەی لە ناو پاسەکەیان بە سەوتی بەرز قسە بکەین نەخێر بۆ ئەوەی عیب لەبەرەوەی عیبە لەبەرەوەی شۆفێرەکە بەدەنگی بەرز ڕەنگە ئیسعاج بێ ئەو کاتە سەری لێ پشێ و تووشی ڕووداویات چۆ بێ وایە بەڵێ. باشە ئێمە بێت چۆن دانیشی لە ناو پاسە ئەبێ بە جوانیش ئەبێ بە جوانی دانیشی لەبێ ڕێزی سەرنشینەکان و شۆفێرەکە بگری نابێ کەس بێزارکەین وایە بەڵێ. ئافرین ئەی هیچ زانی پێشکەشماکەی بەڵێ. ئەدی کوردستانی قوتابی پیرەمێردێ چووە قوتابخانەی گوندێ لە حەوشەکەیدا ڕاوەستە دەوریان لێدا مامۆستا ها خاڵێکیان چیت گەرەکە ها خاڵێکیان پیرەمێردێک بەستە زمان کە لاوەز بوو وەک گۆچان وتی توخوا مامۆستایان فێرم ناکەی چۆن بنووسم کوردستان ئەی ئافرین تۆ کوردستان نەخۆشەوێ بەڵێ. کوردستان لە کۆمانایە لە دڵمانە نا. لە دڵمانە ئالێرەمانایە وایە بەڵێ. ئافرین یەک چەپڵێکایبی بۆ لێبەر هەر بژی چۆنی باشم باشی بەڵێ. ناوچیە باران باران ئافرین باران بەڵێ. و تۆ قەت بووکە بە بارانم کردووە نەوە بووکە بە باران ئازایی چییە؟ ئەوە بووکێکێنن جلی لەبەرەکان بەگەڕەکە ئەسوڕێنەوە ئیتر خەڵکی گەڕەکاوەکەن بە سەریا و چەرەس و شیرینی و شتانە بەسەر مناڵەکانە دابەشەکەن بۆی باران بارێ وایە؟ وای باشە پێم بڵێ باران لە پۆلی چەنی؟ چوار لە پۆلی چوار بەڵێ. ئەی بەچیات چۆکی بۆ قوتابخانە؟ ڕا بەپێ بە پێ ماڵتا زۆر دوورە؟ نەوە بەنز ئەی باشە بەسەر شۆسەکەیان ڕویان بەسەر شەقامەکەیان ڕا بەسەر شۆستەکە بۆچی بەسەر شەقامەکەیان ناڕۆی؟ لەبەرەوەی بەسەر شەقامەکە بڕم تووشی ڕوودای هاتوچۆ بینی و سارێک لێمانە ئافرین کەواتە بێ بەسەر شەقامەکەیان بڕۆین بە جوانی ڕێزی لە شەقامەکە بگرین ڕێزی لە خەڵکانی تر بگرین نابێ بەڕاکردن بڕۆین وایە؟ وایە. ئافرین یەک شەبڵێ قایم بۆ باران هەر بشی دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ سامو سامۆ وی لەو ناوە خۆشە ئەمە یەکەم جارە کۆم لەو ناوە بێ سامۆ لە پۆلی چەنی؟ چوار لە پۆلی چوار ئافرین هەر بشی سامۆ باشە ئێمە زۆر باسی یاساکانی هاتوو چۆمان کرد لەگەڵ هاوڕێکانتا باشە ئەو کەسەی کە پێڵێن پۆلیسی هاتوو چۆ ئێمە ئەبێ بە قسەی بکەین یان بە قسەی نەکەین ئەی بەخسی بکەین بۆ لەبەرەی تووشی ڕوودای هاتوچوان نەکەین ئافرین ئەبێ ئێمە ڕێز لە قسەکانی بگرین و بە قسەی پۆلیسی هاتوو چۆ بکەین ئەگەر بە قسەی نەکەین تووشی ڕووداوی هاتوو چۆ بین وایە ئافرین باشە تۆ کە ترافلایی دەبێ بە سەوس ئەوە سییان نەڕۆی ئەبێ بە سەوز ئەوەستی کە بوو بە سەوس ئەبێ بڕۆی وایە ئەوە لێوتێک چوەزانم کە بوو بە سوور ئەبێ بڕۆ ئەبێ کە بوو بە سوور ئەبێ بۆستی کە بوو بە سەوس ئەبێ بڕۆی وایە کە بوو بە پرتەقاڵی یان زەرد ئەبێ ئاگادار بین وایە ئافرین یەک چەپڵێک قایم بۆ سامۆ هەر بشی چۆنی ڵا باشم باشی ئەڕۆڵا ناوچیە وەسا ئۆسا بەڵێ. ئۆسا بەڵێ. چۆنی ڵا لە باشم پۆلی چەنی چوار چوار ئافرین ئۆسا تۆ لەگەڵ کیایی بۆ قوتابخانە لەگەڵ باوکمە لەگەڵ باوکتا بە ئۆتۆمبیلی باوکێ بەڵێ جای واشە بەپێیە جاری واشە بە پێ ئۆسا بەڵێ. باشە پێم بڵێ ئەبێ ئێمە کە سەرکەوتین دەستکاری جێر و دەستکاری برێک و ئاوێنە و شتەکان بکەین لە خۆمانەوە بۆ لەبەروی گەری هەیە سیارەکە لە هەر کاتێکا بێ بڕوە ئافرین لەبەرەوەی ئەگەر دەستکاری جێر و برێک و بۆ شتانەکەی لەوانەیە ئۆتۆمبیلەکە خل بێتەوە و تووشی ڕووداوێکیان چۆبین وایە؟ بەڵێ. ئەمە ئەبێ سەوتی تەجیلەکە سەوتەکەی بەرز بەرزکەینەوە و دانیشی لە ناویە نەخێر. بۆ لەبەری ئەوانی چۆردە و بێزار بن ئافرین بێزارە بن ئەبێ ئێمە ڕێز لەوانەی چواردەوتمان بگرین نابێت دەستکاریشتی ناو ئۆتۆمبیلکەین لە خۆمانەوە وایە ئۆساگیان وایە. ئافرین یەک چەپڵێک قایم بۆ کاتەوەسا هەر بشی چۆنی باشم باشی بەڵێ. ناو چییە؟ ڕەوا ئۆ تۆ براکە ئێوان بووی وایە ئێوە سییانەکەن وایە ئادی پێم بڵێ ئەوە وتیان حەزمان لە برنج و فاسۆلیە ئەی تۆ سەوزی چی؟ سەوزی ئاه پێکی ئێرانیا سەوزی ئێ بەڵێ ڕۆژێ منیش داوەتەکەی ئەوە بۆ لێنی وەڵڵا حەزەکەی بێ بۆ ماڵدان بەڵێ خۆ ئێدە ئێوارەیەک کە لە قوتابخانە ڕۆیشتەوە بەیەکەوە چین بۆ ماڵیەوە باشە؟ ئەدی پێم بڵێ
تۆ لەگەڵ خوشک و براکاتایی بۆ قوتابخانە بەڵێ باشە ئێوە بەڕاکردن بەسەر شەقامەکان ئاپەڕنەوە یان چۆن ئەپەڕنەوە بەسەر شۆستەکە دەپەڕینەوە چوون کە لەوانە بێت تووشی ڕوودا تووشەوە بینەکە بەسەر شەقامەکە بڕۆین ئافرین ئەگەر ئێمە بەسەر شەقامەکە بڕووی ڕەنگە تووشی ڕووداوی هاتوو چۆبین وایە ئافرین ئەی ئەزانی هیچمان پێشکەشکەی گۆرانی مەتاڵ هۆراوە هۆراوە دەوەراوەیەکە بۆ ئێمە قوتابی ژیرە خاوەن هۆش بینین شاگردی ڕێ ڕووناکی وێنەی بەرزی تووپاکی خاموو کتێب و دەفتەرە سێدەخەینە سەر سەرپەی فێرتەبی زانستی ڕەوشی جوانە ڕاستی مامۆستای ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان تر دەبێ بخوێنین نەزانین لەبیر بێنین ئافرین یەک چۆبڵێکانی بۆ لێبەر هەر بژی چۆنی باشی ناو چییە هێلین گیان تۆ لە پۆلیچەنی چوار ئافرین هێلین لەگەڵ کیا هاتوو چێ قوتابخانەکەی لەگەڵ دایک و باوتوانە باشە هێلین پێم بڵێ لە شەقامە ئەبێ ئێمە لەسەر لە چشت جێگایك بپەڕینەوە بۆ ئەو بەری شەقامەکە نا هەر لە شەقامەکان ئێمە لەم بەر ئەپەڕینەوە بۆ ئەو بەری شۆستەکە ئەبێ بەکوێ بپەڕینەوە ئەبێ بەو شوێنەیە بپەڕینەوە کە هێڵی پەڕینەوەی لێ یان لەو شوێنە بپەڕینەوە کە پۆلیسی هاتوو چۆی لێ وایە ئەگەر بۆ شوێنانەیە نەپەڕینەوە چی ئەبێ ئافرین ئێمە تووشی ڕووداوی هاتوو چۆ بین وایە ئافرین یەک چۆڵێکای بۆ ماوڕێمان دەست خۆش ئەیان چۆنی باشی لە پۆلیچەنی لە پۆلی چوار ئافرین ئەیان تۆ بەچی چۆکەی بۆ ئێرە هەر خۆ واتە بە پێی وایە ماڵتان زۆر دوورە لێرەوە نزیکە باشە لە ڕێگان مناڵی پۆلی یەک و دوو ئەبینی کە لە خۆ بچووتر بنبێر بۆ قوتابخانە ئافرین باشە چۆن هاوکاری ئەوانەکە ئەگەر بەڕنەوە لە شەقامەکانە یارمەتیان چۆن ئەگەر ساری لێبوو دەستێگرم ئەبێ دەستی بگری بۆ ئەوەی ئەو ڕانەکە و خۆی بکا بەژێر ئۆتۆمبیلەکە و تووشی ڕووداوی هاتوو چۆ من وایە ئافرین ئەیادژان ئەیاد ئەدی چیمان پێشکەشەکەی مەتەڵ ئەدی ئەمە چیە هەموو کات بەدواتەوە وی هەموو کات بەدواتەوەیە پۆلیسە ئۆتۆمبیلە کۆترە پشیلە خۆرە مان سێبەرە وایە ئەی زانیم یەک چۆبڵێکای بۆ لێبەر هەر بژی یەک چۆبڵێکایش بۆ ئەیان دەست خۆش ئەیاتیان هەر بژی مناڵ ئازیزەکانی هاوڕێ ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەم قوتابخانەیە لەگەڵ مناڵ ئازیزانی هاوڕێمان ئێمە گفتوگۆمان لەسەر یاساکانی هاتووچۆ کرد بەڕاستی زانیاری زۆر باشیان نامەیە بۆم دەرکەوت کە ئەم هاوڕێ ئازیزانەمان زۆر باش ڕێز لە یاساکانی هاتووچۆ کرد بۆ هیوام کە ئێوەش سووتان لە زانیاریەکان و گفتوگۆکانی ئەمان بینیبێ هەتا بەرنامەیەکی تر و قوتابخانەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواتان لەگەڵ